ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروەها بەرنامەی تەندروستی. هیوامان سڵامەتیتانە و بەو هیوایی کە مەجالتان بێت تا بەرنامەی ئەم جارەی تەندروستیش بینەریت. بەڕێزان، مۆزوعی ئەم هەفتەی بەرنامەکەمان لەسەر مۆڵتیڤیتامینە، یعنی مەجموعەیەک لە ڤیتامینەکان کە کۆبوونەتەوە بە مۆڵتیڤیتامینە ناسرن و ئایا کاریگەریان هەیە لەسەر فشار خوێن، یعنی فشار خوێن مەبەستمان ئەوەسە کە فشار خوێنێکی لەسەرەوە بێت، ئایا کاریگەریان هەیە؟ چونکە تاقیقاتێکی تازە کراوە لەسەر مۆڵتیڤیتامین، دیارە بۆ فشار خوێنیش عامڵگەرێکی ئەسڵی هەن کە ئەو عامڵە ئەسڵیگەرە وەکو جگەرە کێشان، چوونە سەرەوەی کێشی لەش، ئەوانە ئەتوانێت تەئسیری بێت ڕژیم خواردن. بەڵام ئەم مۆڵتیڤیتامینە تاقیقی کراوە کە ئایا ئەتوانێت تەئسیری بێت لەسەر ئەوە فشار خوێنە، یان ئەگەری کاریگەر بوونی مۆڵتیڤیتامینە لەسەر فشار خوێن. مۆزوع بەرنامەکەمان کە تاقیقاتێکی تازەیە، ئەو تاقیقاتە بۆ ئەوە کراوە کە فشار خوێن، چونکە فشار خوێن من عەرز خزمەت بینەرانی خۆشەویستمان کەم کە بۆچی موهیمە. من کەمێک داتا و ئامارم هاوردووەتە دەرەوە کە وامان پێڵێ ئەڵێ لە ساڵی 2024 تەخمینی لێ دراوە کە 1.4 یعنی 1 ملیارد و 400 ملیۆن کەس لە جیهانە تووشی فشار خوێنی سەرەوەن، یعنی ئەو ئامارە تقریبەن ئەڵێ 1/5 ئەو دانیشتوانی گۆی زەوینە تووشی ئەم نەخۆشی فشار خوێنن یا زەختن. چەندین عامڵیش هەیە بۆ ئیسلاحەکەی، یعنی یەکێک لەوانە ڕژیم غەزاییە، بەتایبەت ئەو ڕژیم خواردنگەرە کە چۆری زۆرە، کە سوێری زۆرە، بەتایبەت سوێری و چۆری ئەتوانێت لەسەر ئوروقە یا ئەو دەمارە خوێنیگەرە تەئسیری بێت و فشار خوێن بێت. بۆیە کە دەکێک لەو بەرنامەگەرەکە بۆ ئیسلاحی فشار خوێنە ڕژیم غەزاییەکی سالم و سڵامەتە. پێشتریش ئشارە کرابوو، یعنی سابت کرابوو کە بازێ لەو مەوادگەرە کە مەوادگەرێکی مغەزین وەک مەنیەزیۆم، پۆتاسیۆم، ئەمانە ئەتوانێت یعنی نەسەد لە بەڵام ممکنە کە یارمەتی دەربێت بۆ ئەوەی کە فشار خوێن نەڕواتە سەرەوە، بۆ ئەوەی کە تەئسیری بێت هەم لەسەر دڵ هەم لەسەر ئەو دیوارەی ڕەگەکان، لەسەر فشار خوێن بڵێن کە نەڕواتە. جیا لەمانە بۆچی فشار خوێن موهیمە؟ کە بۆ نمونە ئیسە بۆ شتێکی سادە وەکو مۆڵتیڤیتامینیش حتا ئەگەڕن، چونکە تقریبەن وتویانە ئایسە گەورەترین ڕێژەی خەتەر لەسەر سڵامەتی لە تواو دنیا هەرم فشار خوێنەسە. دیارە ئامارەکەیشی منوت وتمان تقریبەن 1/5، ئەڵبەتە شاید زۆرتریش لەوە بێت، ئەو 1/5 شاید ڕێژەکە زۆرتر بێت، تووشبووی فشاری خوێنی سەرەوە، ئەوەی کە زەختی خوێنیان ها لە سەرەوە. جیا لەوەیشە ئەو کەسانەی کە ساڵانە ئێتر بە هەر هۆی کەو بەڵام بە هۆی نەخۆشیگەر دڵەوە گیانی خۆیان لەدەسەدەن، نیوەی لەمانە، یعنی نیوەی لەوانەیە کە گیانی خۆیان بە هۆکاری نەخۆشیگەر دڵ و دەمارەکان لەدەسەدەن تووشی فشار خوێنیش هەن. ئەوەیە کە فشار خوێن یەکێک لەو مۆزوعاتە کە زۆر ئەهەمیەتی هەیە، گرنگیەکەیشی ئەوەیە کە خۆپاراستنە. جیا لە خۆپاراستن کەسێکیش کە توش بوو دەرمانە. فشار خوێن خۆی دیارە تەئسیراتێکیشی هەیە، کەسێک کە فشار خوێنی چووە سەرەوە، ئەو فشار خوێنە ئەتوانێت بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە خەتەر نەخۆشیگەر قەلبی بڕواتە سەرەوە. جیا لە نەخۆشیگەر قەلبی نەخۆشیگەر گورچیلە، یعنی ناڕەسایی کولیە بگرێتەوە کەسە، سەکتەی مەغزی، و ناڕەسایی قەلبیش حتا، یعنی جیا لە ناڕەسایی کولیە ناڕەسایی قەلبیش ئەتوانێت تەئسیری بێت لەسەر بازی مەوارد تریشە، حتا ئەوە ئەڵبەتە ئەگەر زۆر بێت لەسەر بینینە،
یعنی تا ئەو ئەنازە ئەڕوات کە ئەو کەسە بینینی کەسەکە تووشی ئیختلال و مشکڵ بکات و لەسەر ئەقلیشی ئەو ئەقڵ منزورم زەواڵی ئەقڵە ئەوەی کە حافزە لە دەست ئەچێت ئەو نەخۆشیگەر کە وەک ئەلزایمەر ئەمانە دێتە پێشەوە لەسەر ئەوانیشە تەئسیری هەیە. چۆن مۆزوع ئەسڵیەکە ئەم بەرنامە لەسەر موڵتیڤیتامینە، بەڵام هەر پێم خۆشە بۆ فشارخۆین ئەو مەواردێکی تریش هەیە کە من لە فرسەتەکە ئیستیفادە دەکەم و بۆ بینەرانی خۆشەویستمان من ئەرزخزمەتیان کەم مەواردێکی تر کە ئەتوانێت لە ئیسڵاحی فشارخوێنە تەئسیری بێت، یانی ئەوەی کە فشارخوێن ئەو کەسە تووشی فشارخوێنی سەرەوە نەبێت، ئەوەی کە وتمان ڕژیمێکی خواردنیە. من حتمما ئەگەر مەجال بوو لەسەر ئەو ڕژیم غەزاییە مختصر چەند سانیە تا 1 دقیقە من احتمالاً ئەگەر کاتمان بوو من حتمما تەوزیحاتێک ئەدەم. جگەرە نەکێشانە، جوڵەی لەشە، یعنی فعالیەتی بەدەنی بە میزانێکی کافی ئەو کەسە فعالیەتی بێت، وەزن سالمە کە یعنی قەڵەو نەبێتەوە، هەمیشە کۆنتترۆلی بێت لەسەر ئەوەی کە کێشی زۆر نەڕواتە سەرەوە و کۆنتترۆلی ئسترسە. ئەمانە هەموو ئەو مەواردنە کە ئەتوانن لەسەر ئیسڵاحی فشارخوێن تەئسیراتی خۆیان بێت. بەڵام ئەوەی کە ئەم متاڵعاتە کراوە دیارە هەم تیمێکی تاقیقاتی بووگە، ئەو کەسانەی کە متەخەسیسی نەخۆشیەکانی دڵ بووبن بەتایبەت لە بواری فشارخوێنە کاریان کردووە، ئەو کەسانەی کە لە بەشی تەغزیە و فیزیۆلۆژی و ئەو بەشە بووگەیەنە تیمە تاقیقاتیەکە کامل بووگەوە ئامارێکیشی کە گردویانە، یعنی ئەو تاقیقاتی کە کردویانە تیمەکە زۆر بووگە، یعنی ئەو کەسانی کە متاڵعەکەیان لەسەریان کردووە تقریبا نزیکەی 9000 کەس بوون لە ژن و لە پیاوە. ئەوان خۆیان لەو متاڵعەی کەوتمە متاڵعەیەکی تازە بزانین بۆ ئەم مۆڵتیڤیتامینە چیان وتووە. ئەڵێ کە یعنی لەو مەقالە هاتووە ئەڵێ کە ڕۆژانە مۆڵتیڤیتامینەکان لە درێژماوە ئەتوانێت بە کەمکردنەوەی فشارخوێنی سەرەوە یارمەتیدەر بن، بەتایبەت هەم لە میان ساڵە، هەم لە گەورە ساڵە و هەم لە بە ساڵاچووە. بەڵام هەمان زیاتر لەسەر گەورە ساڵانە تاقیقیان کردووە کە ئەڕۆی لە گەورە ساڵانە چاودێرێکی تەندروستیان بەسەر ڕژیم غەزاییەکەیاندا نییە، بەواتایەکی تر کەیفیەتی خواردنەکەیان ئەو ڕژیم غەزاییانە هەر لە خوارەوە. گەورە ساڵان من عەرزی خزمەتی بینەرانی خۆشەویستمان کەم کە گەورە ساڵان مەعموڵەن لە نێوان تقریبا 40 بۆ 60. ئەم تاقیقە چۆن من ئیسە ڕێژەکەیشی بۆتان ئەڵێم تەمەنێک زۆرتر بووبن، ئەوەیە کە چۆن کە تاقیقاتەکە لەو سەر تەمەنە بووگە وتویانە ئەم گەورە ساڵانە گەورە ساڵ کە منزوریان 40 بۆ 60 ساڵە، خۆ 40 بۆ 60 ساڵ مەعموڵەن میان ساڵیشیان پێژن، چۆن ئەو تەقسیم بەندیگەر تەمەنە جیاوازی هەیە، بەڵام وەکو ئەوەی کە تەقسیم بەنی ئەگەر 3 بیکەین یا بە 4 میان ساڵیان پێڵێن. ئەمان زۆرتر تاقیقیان لەسەر ئەو میان ساڵگەرە کردووە کە 40 بۆ 60 ساڵن، وتویانە کەیفیەتە غەزاییەکەیان هەر لە خوارەوە منزوریانەوە چاودێری ناکەن، ڕەعایەت ناکەن، تاقیقاتەکەیان لەسەر ئەوان کردووە. 8900 کەس بەشدار بووبن، یعنی 8900 کەسیان بەشدار کردووە کە ژنان تەمەنیان سەرووی 65 ساڵ بووە و پیاوانی تەمەن سەروو 60 ساڵ، یعنی ئەو تەمەنیشیانە لە نەزەر گردووە 8900 نەفەر کە هەم ژنان هەم پیاوان، دیارە 5 ساڵ جیاوازی تەمەن ژنانی سەرووی 65 ساڵ و پیاوانی 60 ساڵ بووگە بۆ تاقیکردنەوەی ئەو مۆڵتیڤیتامینە. یەکێک لەم محققانە کە ئەڵێت کە سەرڕای ئەوەی کە بەرەو پێشچوونانەکان بۆ فشارخوێن کراوە، یانێ ئەو تاقیقاتی کە بەردەوام لە توولی دەهاها ساڵیانە هەیە، واقعیتە دەرمانگەرێکی زۆر هەیە بۆ فشارخوێن، خۆشبەختانەش کۆنتترۆڵە کردگیریانە هەر بە دەرمان. ئەڵێت هێشتا ئەوانەی کە تەمەنیان ها لەسەرەوە پایبەندبوونیان بە دەرمان زەعیفە، بە دەرمان زەعیفە بەبەستی ئەوەیە یا پێیان
ناکرگێت یا لەبیریان نەچێت یا گوێ پێنادەن، چۆن وتمان دەرمانەکانی فشارخۆینی سەر زۆرن. ئێژە جیا لەوانیشە ڤیتامینەکان و مۆوادە کانزاییەکانی ئەو مۆواد معدەنیە دەورێکی بیۆلۆژیکیان هەیە لە تەنزیمی فشارخۆین کە بۆ شناساییەکی ئستراتیژیەکی ساکار و لە دەستڕاستبووندا وەک مکەملەکان ئەتوانێت ئامرازێکی مهمە بۆ بەرگریکردن. مەبەستی ئەوەیە کە مڵتیڤیتامین هەم ئاسانە، مڵتیڤیتامینەکان تقریبا جز و داروگەر بدونە نوسخەن، ئەڵێت کە مەسەڵەن ئەتوانێت ئەوە هەم ئاسانە هەم ڕۆژێکی ئاسانە، چۆن مڵتیڤیتامین هەم دەستکەوتنی هەم سندنی خۆی دیارە لە ئێرانی مشکڵە، حتمەنە من ئشارێکیشی پێکەم بۆ مەسەلە. ئەڵێت کە ئەتوانێت ئەوەی یارمەتی دەربێت بۆ ئەوەی کە ئەو کەسانە لە ڕژیمی خواردنەکەیانە بەتایبەت ئەمە کەیفیەتی خواردنەکەیشیان کەوتویە کە کەیفیەتێکی خواردنێکیان ها لە خوارە، ئەم مکەمڵگەرە یا ئەم مڵتیڤیتامینگەرە ئەتوانێت یارمەتی دەریان بێ بۆ بەرگریکردن. یانی شەرت ئەوە نییە کەسێک حتمەن تووشی فشارخۆینی سەرەوە بوو یانی دەستنیشانیان کرد تەشخیص درا کە ئەمە فشارخۆینی ها لەسەرەوە ئەو ئانە بێن مڵتیڤیتامین مەصرف بکەن. مەبەستی ئەوەیە کە کەسێک کە ڕعایەت چۆری خواردن و حرەکەت و جوڵە و ئەمانە ناکات، وەکو ڕوتینێک ئەو خواردنی مڵتیڤیتامین لە بەرنامەی خۆیان بگونجێنێت کە کارێکی ڕاحەتە بەس ئەوەسە کە فقط ئەو کەسە فەرامۆشی نەکە ڕۆژی یەک دانەیسە شڵەکە یا قورسە یا کەپسولە کە ئەوە توانێت مەصرفی کات. لە هەر ئەم تاقیقاتەی ئەوەی کە لەو مەقالە هاتووە ئەڵێت کە ئازمایشەکانی پێشوو مەوادگەرێکی مۆغەزی منفرد وەک ڤیتامینەکان دێ یا ئی نەتایجەکانیان زد و نەقیس بوو بۆ کۆنتڕۆڵی فشارخۆین، چۆن لەسەر ئەم مەوادیشە هەم ڤیتامین دێ هەم ڤیتامین ئێ تاقیق کراوە، وتیانە نەتایجەکە زد و نەقیس بوو بە پێشتر تەئسیراتێکی زۆر بانیان بوو، بەڵام بۆ ڤیتامین ئیەکە وانە. من حتمما عەرزە خزمەتانەکەم کە بۆچی وانە لەو بەشە خۆراکیەکە، بەڵام بۆ ڤیتامین دیەکە تقریبا ئەو ناتوانێت تەئسیری لەسەر فشار خۆینە ببێت. هەر لە درێژەی ئەو بابەتیشە کە ئامادەیان کردووە ئەوەی کە وتیانە ئەوەی کە لە بەردەستمانە یانە لەسەر ئەو تاقیقاتی کردویانە مڵتیڤیتامین دراوە بۆ کەسانە، یعنی ئەو کەسانە ئەو 9000 کەسە هەم بوویانە فشارخۆینی لەسەرەوە بووگە هەم فشارخۆینیشی نەبووە، یعنی شەرتەوە نییە کە هەر 9000 کەسەکەیان نەخۆشی فشارخۆینیان بووێت. ئەوەی کە ئەوەی کە لە بەردەستمانە مڵتیڤیتامینەکە فشارخۆین ناواتە سەرەوە، ئەوە نایواتە سەرەوە. ئایا تەئسیری هەیە لەسەر ئەوە کە نەڕواتە سەرەوە یانی بەرگریکات؟ ئێژێ بەڕاستیان کردووە کە ئەو 8900 نەفەرە بەتایبەت ئەوانەی کە ڕژیمێکی خۆراکی خراپیان بووە و مڵتیڤیتامینیشیان داوە پێیان لە ماوەی ئەو چەند مانگە دیویانە باوجودەوەی کە ڕژیم خۆراکیەکەیان خراوە دقت ناکەن لەسەری مڵتیڤیتامینیشیان وەرگردووە فشارخۆینیان نەڕوت نەچووەتە سەرەوە. دیارە لەسەر کەیفیەت غەزایی ئەمان هەر ئەو تاکیداتێکەکەن کە کەیفیەت غەزایی کا لە خوارەوە چه جۆر غەزایکە ئەوەیە کە ئانتی ئۆکسیدانی ها لە خوارەوە، پتاسیۆم و مەنیێزیۆمیشی ها لە خوارەوە. پتاسیۆم و مەنیێزیۆم معموڵەن لە مەوادگەر معدەنیە لە سەوزیجاتە ئەدۆزگێتەوە بۆ بینەرانمان ئەگەر عەرزکەمەوە ئانتی ئۆکسیدانە تقریبا محافزەتەکە، یعنی ئانتی ئۆکسیدان مەوادێکە کە لە بەدەنە محافزەتەکە لە سلولگەر بەدەن. معموڵەن ئانتی ئۆکسیدانگەر هەم بۆ نەخۆشیگەر دڵ هەم بۆ بەدخیمیەکان وەک شێرپەنجە یا سەرەتان ئەوانە دەور و نەخشیان هەیە. دیارە دەرونی یانێ هەم دەرونی هەم لە دەرەوە دەرونی و بیرونی ئاوا بڵێن ئانتی ئۆکسیدانە، جۆرێکی ئەوەسە کە لەش خۆی تەهەیەەکە، جۆرێک ئەوەیە کە لە دەرەوە واردی لە شەوێت وەکو سەوزیجات، بەتایبەت ڤیتامین سێ و ئی. ئەوەی کە من شارێکم کرد بە ڤیتامینی ئی، ئەوەی کە لەو تاقیقاتی ئەمان وتیانە ڤیتامین دێ پێشتریش تەئسیری بووبە، بەڵام وان نییە. یانێ ڤیتامینی ئی ببورن، ڤیتامینی ئی ئانتی ئۆکسیدانە، لە ناو سەوزیجاتیشە بە فراوانی هەیە. یەکێک لەو عەواملەسە کە بۆ فشارخۆین جیا لە فشارخۆین بۆ شێرپەنجە بۆ نەخۆشیەکانی دڵ تەئسیری هەیە.
ئەمانە تەسیرەکەیشیان ئەوەسەر کە تەسیریان لەسەر دەمارەکانەوە یان لەسەر ئەو ڕەگە خوێنیگەرە تەسیریان هەیە. ئەگەر ئەو مەقالە خولاسەیەکی کەینەوە چەند خاڵمان پێڵێت یەکێکی ئەوە ئەژێ تاقیقات وا نیشانان کە مڵتیڤیتامینەکان مەزایایەکی تایبەتیان لەو کەسانەی کە ڕژیمی خوراکی کەمکیفیەتیان هەیە یان ئەو کەسانەی کە گوێ نادەن بە خواردنەکانیان هەرچێکەوێتە بەردەستیان خۆن چۆر بێت شیرین بێت سوێر بێت ئەڵێت بۆ ئەوانە بە تایبەت مڵتیڤیتامین مەصرفکەن باشن. هەروەها ئەڵێت کە مڵتیڤیتامینەکان ئەتوانێت ئەقدامێکی بەرگرانە بێت بۆ پێشەوەی کە دەمارەکان ئاسی ببین دیارە فشار خوێن کاتێک لەشە دروستەوەی لە هۆکارەکانی ئەو ئاسیب گەرەسە کە ئەو هەوارزەسەکە لە دیوارەی ڕەگە خوێنیەکانە دروستە بێت. دیارە وتیانە ئەو تاقیقاتە ئەتوانێت مەواردێک یا زەعفکەرێکی بێت ئەوە یەکە لە یەک گروی تەمەنێکی خاصە ئازمایش کراوە و ئەو تەمەنیشە کە ئازمایش کراوە هەمویان سپی پێسن ئەبێت لەسەر بوونەگەر جۆرا و جۆر پێسکەر بە ڕەنگەرێکی ئەوانێک کە ڕەنگی پێسیان بۆرە یا زەردن لەسەر ئەو گروگەریشە لەسەر ئەو جەمعیەتە متەنەوعگەریشە تاقیب کردێتەوە دوایەوە تاتوانین ئینێ بەڵام خۆیان ئەوان وتویانە کە ئەولەویەتەکان هەر لە شوێن خۆیان کە سەوزی و مێوە ئەمانەسە. من بۆ دوو بابەت لە ئاخری بەرنامەکە عەرزی خزمەتی بینەرانمان کەم یەکێکی ئەوەیە کە نەفشار خوێنە معموڵەن ئەڵێن کە ڕژیم غەزایی کە ڕژیم غەزاییەکە ئەوەی کە لەو مەنابعە هەیە کە بە مەنابعێکی پزیشکی یا تەندروستی ئەناسرێ وا ناویەوەن ئەڵێن کە غەزاگەر مدیترانەی غەزاگەر مدیترانەی ئەو بۆ ئەواڵێن کە چۆن لەو ئاوهەوای مدیترانە تقریبەن سەوزی جات مێوە جات بەنسبەت مەسەڵەن بۆ ئەو قاڕەی ئوروپا بڵێن شاید جیا لە ئیسپانیاکەی تا حدودی یونانەکەی شاید دوو جۆر سێ جۆر مێوە بەرهەم بێت یعنی نیەتیان مێوەیان نییە یا سەوزیان نییە سەوزجاتیان نییە ئەوەیە کە ئەو ناویانە ناوە کاتێک کە تواشایەکەی ئەڵێ کە غەزای مدیترانەی ئەگەر وەختی تواشای لیستەکەی ئەو مدیترانەیە هەر لە مەناتەقی کێفسانی خۆشمانە هەیە چییە مێوە جاتە و سەوزی جاتە خۆ غەلەی شایە یانێ نۆک و لوبیا و نەخۆشەر و نیسک و ئەمانە هەیە یعنی ئەو تێکەڵێک لەو خواردنگەرە هەم مێوە هەم سەوزە هەم ئەو نیسک و نەخۆشەر و نۆک و فاسوولیا و ئەمە ئەوێتە بەعلاوێ غەلات وەک گەنم و جۆ ئەمە ئەبێتە ئەو غەزای مەدیترانەیە یعنی ئەوەی کە لەم تاقیقاتە زۆر تاکیدیان کردو ئەوانەی کە کەیفیەتی خۆراکیان خراوە یعنی زۆرتر گۆشتە خوۆن گۆشت سووریەکێک لەو ئامڵانەسە کە ئەتوانێت پایەک بێت بۆ توشبوون بە نەخۆشی زەخت خوێن مەبەستی زۆرتر ئەوەی کە مڵتیڤیتامینەکە لەو کەسانەی کە ڕژیم غەزاییەکی کنترۆڵ نەشدەیان هەیە یعنی سەوزە و ئەمانە ناخۆن ئەوە فشار خوێنەکەت تەسیراتێکی لەسەر فشار خوێنەکە تەسیراتێکی بووە معموڵەن لەو ڕژیم غەزایی گەریشە بۆ ڕۆنە دیارە ڕۆنیش دەوری خۆیە بینێت لە ڕژیم غەزایی ئێمە تامەکەی کەمێ خراپە بەڵام ئەو غەزای مدیترانەیە من هەروەت سێرم کرد جیاوازی کە هەیە ڕۆنەکەیە ئەوان لە ڕۆنزێتی زەیتون استفادە کردێت بەڵام خۆ بوتم تامەکەی کەمێک بۆ شاید ناو خواردنوشێت کەمێک بەڵام متوانێت مەصرفی ڕۆن لە خواردنەکانە بێتە خوارەوە ئەوە یەکە ئەو ڕژیم غەزای مدیترانەیە کە ئیشارەی پێکەن وتم سەوزە و مێوە و ئەو غەلە و دان و دەغڵەسە کە ئەوە لای خۆشمانە و هەیە دیارە بۆ ئاخرین بابەتی بەرنامەکەیشمان من هەر پێم سەرنج بووتم زانم ئەڵبەتە مزانی کە مڵتیڤیتامین لە ئێرانە تحت پوشش بیمەن نییە لە وڵاتگەر دەریشە تحت پوشش نییە یانە وەختی ئەرچی تۆ لە ناو فروشکاگەر مەواد غەزاییشە ناو قەفەسەکان ئەوینی چنیویانە مەگەر کەسێک کە ئێتر لە وڵاتە پێشرەفتەگەرە ئەوانەی کە تۆسعیان ئەوانەی کە کەسێک کە بۆ نمونە
هەفتا ساڵ بەروژوور تەمەنی بێت چەند جۆر نەخۆشینی بێت و دەوای بۆ بنووسن ئەوە پرۆسەیەکە تەیەکات مەسەڵەن مۆڵتیڤیتامین یا معموڵە ڤیتامینگەر دێ کەلسیۆم مەنیزیۆم ئەوانە مەسرەفەکەن ئەوە لەناو ئەو بیمە ئەنووسێت. بەڵام من بۆ ئێران هەروە ئیمڕۆ تاقیقێکم کرد بەداخەوە وەکو هەموو شتێک لە ئێرانە مۆڵتیڤیتامینەکان گرانە، یانە لە بەسەی 200,000 تمەنەوە بوو تا 400,000 و 500,000 تمەن، یعنی دیارە لەبانیشە حتمما هەیە بە شرکەتەکان و شەریکە گەرەکە دروستیەکان گرانتریش هەیە لە بازاڕە. ئومیدوارم ئەو ئاستەی بڕواتە بەرەوە کە حتممەە وەکو دەرمانیش چاوی لێ بکرێت پزیشکەکان ئەوە لە بەرچاویانە بێت وەکو دەرمانێک کە ئەتوانێت تەسیری بێت لەسەر فشار خوێنکردنەوە فشار خوێنیشە لەو مەناتقێکە مناتق کوردستانات زۆرە ها لەسەرەوە بە شێوەیەک بێت کە داروخانەکان جز و پوششگر بیمە حەسابیان کەن وەکو ئەوەی کە جز و بیمە حەساب ناکرێت. واقعان باوجودەوە کە ئەو ئەهمیەتیە هەیە من تواشای قیمەتەکانیم کرد لە بازاڕە واقعان سەرساماوەرە، یانێ سندنی سەختە مەگەر پوششی بیمە بێت یانێ بە دەفتەرچەکەر بیمە کە دیارە مقاومەتێکی شەیە بۆ ڤیتامینەکان. دیارەژێ ئەوە بۆ کەسێ دووگیان بێت ئەوە دوویان ئەوە ئەگەر ئەسید فولیک یا قرس ئاسین ئەدرگێ بە خانمێکە دووگیانە ئەوە بێت هەر ڕایگان بدرگێت یانێ نابێ ئەوە بێژی ئەوە شامڵ دەفتەرچایە بێت یانە خولاسەی کەلام ئومیدوارم لە داهاتووە ئەو مۆڵتیڤیتامینیشە جز و ئەو وەکو نوسخەیە کە بیمە شامڵی بێت چۆن زۆر گرانە واقعان بۆ هەموو کەسێک ناسنجێت. بەڵام مۆڵتیڤیتامین شەرت مۆڵتیڤیتامینەکەیش نییە ئەبێت سەوزە بەتایبەت سەوزە وەختێکیش ناوە سەوزە بین سەوزەکەیش بەداخەوە بازاڕەکەی ئێران وامان پیاڵێت کە ئەویش ئەوە هەرزان نییە، بەڵام ئیتر سڵامەتیە ئەبێت چاودێری بکرێت مۆڵتیڤیتامینەکان سەوزەس میوەس ئەبێت فرامۆش نەکرێت وە کەمکردنەوەی چۆریە جیا لەوانیشە فعالیەت و وزە و جوڵە و ڕاهێنان و وەرزش و ئەمانە ئەبێت لەبەرچاو بگیرێت. بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارێشمان، هیوادارم کە جێ سەرنج و ڕەزامەندیتان بێت لەلایەن خۆم و هاوکارانم ژیانێکی پەر لە شادی و سڵامەتی بۆ هەمووتان.